لە یاریەکانی هەفتەی 12 خولی پلەی عێراق یانی پێشمەرگەی سلێمانی بە زەحمەت و بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە ئەکەدی بردە و مانەوەی لە خولەکە مسۆگەر کرد و لە پاش ژێرەکە شەڕ و ئاژاوە لە نێوان هێزانمنیەکان و یانی میوان ڕوویدا. یانەی پێشمەرگەی سلێمانی بە فەرمی لە خولی پلەیەکی عێراق مایەوە دوای بردنەوەی لە یانەی ئەکەدی ناسڕیە و دوای تەواوبوونی یاریەکەش یانەی میوان دوای پەلاماردانی ناوبژیوانان و پۆلیسی یاریگای پێشمەرگەیان جێهێشت. لە درێژەی کێبڕکەکانی خولی پلەیەکی عێراق هەفتەی 12 یانی پێشمەرگە لە یاریگای خۆی بە بەرگی سەوزەوە میوانداری ئەکەدی ناسڕیەی کرد. جێم یەکەم یانەی میوان بە چەند هێرشێک دەستیان بە یاری کرد و لە بەرامبەریشدا یانەی خاوەن یاریگا بە هێرشەکانی خۆی وەڵامی میوانەکەی دایەوە و سەرکەوتوو بوو لە گۆڵی یەکەمی یاریەکە کاتێک لە خولەکی 15 ئەحمەد وەهاب تۆماری کرد. یانەی ئەکەد هەوڵەکانی چڕتر کردەوە بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە بەڵام هەوڵەکانی شکستی هێنا. لەگەڵ دەستپێکردنی فیکەی گێمی دووەم یانەی ئەکەد زۆرترین هێرشیان کردە سەر گۆڵی پێشمەرگەی سلێمانی بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە بەڵام جارێکی تر سەرجەم هێرشەکان لەلایەن گۆڵپارێز و هێڵی بەرگریانەی پێشمەرگەوە ڕەتدەکرانەوە. یاریزانانی پێشمەرگەش سوودمەند بوون لە هێرشەکانیان کاتێک شەعبان مەحموود لە خولەکی 57 گۆڵی دووەمی بە تۆپێکی موشک ئاسا تۆمار کرد. یاریەکە لە کۆتایی نزیک دەبوویەوە لە خولەکی 79 مستەفا عیسا بەهۆی هاتنە دەرەوەی گۆڵپارێزی پێشمەرگەی سلێمانی گۆڵێکی نایابی بۆ یانەکەی تۆمار کرد. ڕووداوی شەڕی یانەی میوان دوای تەواوبوونی یاریەکە دوای ئەو حاڵەتە ڕوویدا کە یاریزانانی ئەکەد داوای لێدانی سزایان کرد بەهۆی کەوتنی یاریزانێکیان لە ناوچەی هێڵی سزای پێشمەرگەی سلێمانی بەڵام ناوبژیوان و یاریدەدەرەکەی ئاماژەیان بە ئاسایی یاریەکەدا. دوای تەواوبوونی فیکەی ناوبژیوان لەلایەن یانەی ئەکەدەوە بە هەموو شێوەیەک پەلاماری ناوبژیوانان دەدران و هەرچەندە پیاوانی پۆلیس نیان هێژ ڕووداوەکە گەورەتر بێت بەڵام ئەوەی پێشبینی نەکرا ڕوبەڕووبوونەوەی یانەی ئەکەد بوو لەگەڵ پیاوانی پۆلیس. دوای ئەوەی یاریزانانی یانەی ئەکەد سەرجەم کورسی یاریگاکەیان شکاند دوای زیاتر لە کاژمێرێکیش لە تەواوبوونی یاریەکە دواتر ناوبژیوانان لەلایەن پۆلیسەوە بەڕێکران. سەرەتا سوپاس بەخوا توانیمان سێ خاڵی یاریەکە بەدەستمێنەوە هەدەفی سەرەکیمان بوو کە بتوانین بڕێنە ناوەڕاست و کەمێک بەرەو سەرەوتر بڕۆین. سوپاس بەخوا یاریزانەکان ئەوەی لە سەریان بوو ئەتوانم بڵێم وەکو ئەنجام بەدەستێنە بەڵام وەکو ئاست بێجگە لەم یاریە ئێمە لە زۆربەی یاریەکان کە ئاستی باشمان پیشانداوە بەڵام ئەنجامەکە دڵخۆشکەر نەبوو. یعنی ئێمە لەوەیە لە ئاستی یاریزانەکانمان ڕازین بەڵام لە ئەنجامی تیپەکەمان ڕازی نەبووین بەڕاستی چونکە تەماحی زیاترمان بکە بستنە پێشەوە. سەبارەت بە یاری ئەم ڕۆژ ئێمە تاکید یعنی ئەمانزانی ئەم تیپی یانەی ئەکەد کە لە دوایەوەی ڕیزبەندەکەی و کەمی خاڵی کۆ کردوێتەوە و فشارێکی زۆرتی لەسەر بۆی منافەسە لەگەڵ تیپەکانی خۆی بکە بۆی لە خولی پلەیەکی عێراق بمێنێتەوە. ئەمانزانی ئەوان فشارەکەن لە هەر لە سەرەتای یاری بەڵام یاریزانەکان لە جێمی یەکەمی شەتوانیان ئاستێکی باشەوە جێمی دووەمی شاتوانم بڵێم بەڵام لە دقەی لە نزیک کۆتاییەکە کە بە هەڵەیەک گۆڵێکمان لێ تۆمار کرا ئەو وای کرد کە ئەوان زیاتر فشار بکەن. بۆ بردنەوەی یانەی پێشمەرگەی سلێمانی خاڵەکانی بۆ 15 خاڵ بەرز کردەوە و مانەوەی لە خولەکە مسۆگەر کرد و ئەکەدیش بە 5 خاڵ دابۆزی بۆ ڕیزیانە پلە دووەکانی عێراق. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلێمانی.